ئەمە وەکوی سۆڤان ئاماژەی پێدا گرنگجیدان بە هوەر و بە شێوازێکی ئەکادمی پشت بەستن بە ئەکادمیستی خۆمان تەوەری ئەمڕۆی بیانی 24 دەبێت پێداگۆجی و هوەرەکانی نووسین لە بواری شانۆی منداڵان ئەمە ناونیشانی ئەو تەوەرێکە ئەمڕۆ ئێمە هەمانە. بەڵێ جا میوانی تایبەتیشمان لەو بارەوە هەیە کە خاتو ژیار ئیسماعیلە ئەم خاتونە هەڵگری بڕوانامەی ماستەرە لە پێداگوچی و نووسینی بواری شانۆی منداڵان بەخێراتی خاتو ژیار. سپاسان دەکەم. هیوای باشیتان بۆ خوازم سەرەتام لەگەڵای کە دەستم کرد بە قسەکردن ئەو بڕوانامە و ئەو چالاکیانەی کە خاتو ژیار هەیەی خەمم بوتم خاتو ژیار لە دەرەوەی وڵاتی یا لێرە وتی لە کوردستانم با ئەم سەروەتانە لێرە بن لە کوردستان بن بەجددی ئێوە سامانێکن کە دەبێ پێزانین هەبێ بۆ ئەو ڕۆڵی کە ئێوە دەیگەڕن لە ڕاستە. پێش هەموو شتێک بابزانین تا چەندە گرنگە بە شێوەی ئەکادمی هوەر بەرەو پێشەوە دروستە زەوقە حەزە لێزانینە یاخود با بڵێم هەندێک جار بۆ ماوەیە بۆ تەمێنێتەوە لە باوانەوە بەڵام چەند گرنگە کە لە بواری ئەکادمیەوە تێدا. سەرەتا بەیانیتان باش سپاس بۆ ئەو تەوەرە جوانە سپاس بۆ بەسەرکردنەوە زۆر گرینگە لایانی هوەری بەلایانی ئەکادمیدا بڕۆ لەبەرەوەی چەندە بەهرە بێت چەندە خول و حەز و ئارەزوو بێ بەڵام ناتوانین لایەنە زانستیەکە پشتگوێ بخرێ لەبەرەوەی لە سەرەتای شارستانیەتی دروستبوونی شانۆ و هوەر و لە سەردەمی گریکەکانە تاوەکو ئێستا بە چەند قۆناغ و بە چەند قوتابخانەیەکی ئەکادمیدا تێپەڕیوە بە چەند ڕێبازێکی ئەدەبیدا تێپەڕیوە ئیتر بۆیە زۆر گرینگە کەوا هوەر بەلایانی ئەکادمیەوە ببەسترێتەوە بۆی بتوانین پسپۆری جیاوازمان هەبێ بواری جیاوازمان هەبێ لایەن و ڕێگەی جیاوازمان هەبێ بۆ دەستنیشانکردنی ئەو کێشانە کە هەیە و چارەسەرکردنی ئەو کەم و کوڕیانی کە لەو پسپۆریانەدا هەیە بە تایبەتی لە کوردستاندا کە بۆ ئێمە ناتوانم بڵم شتێکی نوێیە یاخود شتێکی تازەیە بەڵام دەتوانم بڵم کەوام بەرەو چارەسەری باشتر بەرەو هەنگاوی باشتر بۆ بەرزکردنەوەی لایانی هوەری لە کوردستاندا بۆیە زۆر گرینگە. خاتو ژیار شانۆ وەکو خۆدوتت زۆر وردە وڵا کاریش لەسەر هەندێک بابەتی جیاواز دەکا خۆبینینەوە لە شانۆی منداڵان ڕەنگە قورستر بێ یا مامەڵەکردن لەگەڵ شانۆی منداڵان ڕەنگە قورستر بێت لە مامەڵەکردن لەگەڵ شانۆیە کە بینەرەکان بۆ بەگشتی خەڵکی نووسراوە وەکو کەسانی پسپۆر و ئەکادمیست چۆن مامەڵە لەگەڵ نووسینی دەقی شانۆی منداڵان دەکەن بۆی تۆ پێویستە چەند ئامانجێک بکەی لە یەک کاتدا هەم بۆ منداڵانە لایەنە پەروەردەیی تێدایە نووسینی تێدایە هەموو ئەو بابەتانە چۆن دەتوان یەک بگرێتەوە. جیهان و بواری منداڵان بەڕاستی زۆر وردە وەکو خۆت باست کرد ینی کارکردن لەسەر ئەدەب چ دەق چ شانۆ چ لایەنە پەروەردەیەکی منداڵە کە دیوی هەڵگری شانۆی منداڵانە هەموو ئامانجمان ئەوەیە کە لایەنە پەروەردەکە بگێنین بەو مەبەستەی کەوا لە ڕێگەی شانۆی منداڵەوە ئەو بواری کە من هەڵم بژاردووە کارکردن لەسەری زۆر وردە لەبەرەوەی منداڵ وەک هەویر وایە چۆن چ شێوەیەک بتەوێت ئەوە لە بەردەستت دروست دەبێ بەڕاستی بۆیە لایەنە ئەکادمیەکەی و دروست چ نووسینی دەق چ لایەنە هوەریەکە بێ دەبێت کەسێکی زۆر شارەزا و لێهاتوو بێ هەم لە بواری دەرونی منداڵ هەم لە بواری دروستبوونی کەسایەتی منداڵ هەم لە بواری کارکردن لەسەر منداڵ لەبەرەوەی تەنانەت یەک جوڵەکردن لەسەر تەختەی شانۆ یان یەک دیالۆگ نووسین لە ناو دەقی شانۆی منداڵان یان یەک کۆپ لە هۆندراوە کاریگەری تەواو لەسەر کەسایەتی منداڵ دروست دەکات جا چ کاریگەریەکان چ دەرەکی بن چ ناوەکی بن بۆیە زۆر وردە ئەو کەسانێک کە کار لەسەر منداڵ دەکەن کەسانی پسپۆر بن تاوەکو لە ینی لە دەرەوە لە دەرەوەی وڵاتیش لە وڵاتە پێشکەوتوەکانیش ئەوانەی کە کار دەکەن لەسەر کەسایەتی منداڵ و لایانی منداڵ ئەوانن کە ئاستی ڕۆشنبیری و ئەکادمیان لە شوێنێکی بەرزە ینی کە ئاستێکی بەرزە لە پلەی بەرزە بۆیە زۆر ورد دەبێ بچینە ناو ئەو بابەتە لە بەرەوەی منداڵنەوەی دوا ڕۆژی ئەو وڵاتن و ئەوانەی کە بۆ نمونە ئەو کێشانەی کە زۆربەی زورمان لە نەوەکانی پێشتر ڕوبەڕوومان بۆتەوە دووبارە نەبێتەوە ینی بتوانین ببینە ژێرخانێکی باش بۆ نەوەی دوا ڕۆژ بۆیە زۆر گرینگە بە حساسەوە سەیری ئەو بابەتە بکرێت. زۆر چاکە خاتو ژیار ئاماژەی بۆ کرد کە ئەگەر تۆ کۆپلەیەک هۆنراوە هەبێت یان بیکەیتە شانۆیەک یان دیالۆگێک هەبێت لەسەر تەختەی شانۆ بۆ منداڵێک بچێ ئەم منداڵە ڕۆڵیەوە بگێڕێت کاریگەری لاوەکی و
ناوەکیشی هەبێت دەرەکیشی ئەبێت منەمەوێت ئەلێرەوە دەواازەیە بکەمەوە بۆەوەی کە باس لە هەمانەوە بکەین لە دوا ڕۆژە چون ئێمە دەزانین بواری سینەمای کوردی ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە دەچێت و باشترین ئەکتەرەکانەوانن کار چوونەتە سەر تەختەی شانۆ بێگومان باشترین نواندنەکەن تا چەندە گرنگ ئەگەرمە بمانەوێت سینەمای کوردی بەرەو پێش ببین ئەکتەری کوردی باشمان هەبێت ئەمنەوەیە بێ کە ئێستا پەروەردەیەکەین چونکە دواتر لە شانۆوە ئەم هەڵقوڵاوە لە زەوی یاخود لە تەختەی شانۆوە هەڵقوڵاوە چەند گرنگە دواتر لە سینەمای کوردی سوود لەم منداڵانەوەرە نەک لە سینەمای کوردی هەتا لە هەموو بوارەکان بۆ نمونە کاتێک منداڵک گرنگی پێدەدرێت لە سەرەتاکانی خوێندنیەوە فێرە ئەوە دەکرێت کە بوێر بێن کە بتوانێت بە ئازادانە ئەو ڕایانی خۆی هێدەری ببڕێ فێرە ئەوە بێڕەخنە بگرێ فێرە ئەوە دەبێت کە داهێنان بکە کە منداڵ بۆ قۆناغانە تێپەڕی توانای خۆناساندن و دەربڕینی هەستەکانی خۆی هەبوو لە ڕێگەی شانەوە بێگومان ئەو کاتە دەتوانێت ئەگەر شانۆکار و سینەماکاریش نەوێ بۆ نمونە کەسێکی ئازاد لە کۆمەڵگەکە دروست بکەیت کە توانیت کەسێکی ئازاد دروست بکەیت کەواتە تو کۆمەڵگایەکی ئازادە دروست کرد بۆیە ئەوە هیچ لایەنە هونەریەکەی کە سینەماکار زۆرە ئەوە لە تێنزی ماستەرنامەکەم ئاماژەم بۆەوە کردووە کە دەبێت لایەنی کۆمەڵایەتی لە کوردستان فەراهەم بکرێ بۆ ئەو شتە بۆ نمونە ئەو ڕۆتینەی پێشتر نەهێڵینکەوە لە بواری پەروەردە لە قوتابخانەکاندا شانۆ وەکو دەرسێکی لاوەکی یاخود نەبوون سیر بکرێ بە گرنگیەوە سیر بکرێ بۆی بتوانین چونکە ئێستا زۆر تاکمان هەیە لە ناو کۆلیژەکانن دەرچووی ماستەرن دەرچووی دکتۆران بەڵام ناتوانن گزارش بکەن یان ناتوانن پرێزنتیشن و سیمینار پێشکەش بکەن ئەوە بۆ چ دەگەڕێتەوە بۆەوە دەگەڕێتەوە کەوا متمانە و باوەڕ بەخۆبوونیان کەمە ئەگەر بێت و لە قۆناغی منداڵیدا کار لەسەر ئەو شتە بکرێ زۆر لایانی باش لایانی ئەرێنی لە کەسایەتی منداڵ و لە کەسایەتی گەورەش دروست دەکات جگە لەوەش کە باسی ئەوەت کرد لە سینەما و لە شانۆدا دەورێکی باڵای دەبێت بێگومان و ئەوە وا دەکات کە ئەکتەری زۆر باش دروست بێ و ئەوە وا دەکات کام خواست بۆ دەرچوان یان بۆ چوونە کۆلیژی هونەرە جوانەکان و بوون بە ئەکتەر و شەرنی ئەوەی لە کۆلیژی هونەرە جوانەکان دەربچێ ئەو ببێت بە ئەکتەر زۆر کەسەیە خولیای هەیە و لە دەرەوە ئەو دەبێت بە ئەکتەری زۆر باش بۆیە ئەوانە خاڵی دەستنیشانکردنی بە خاڵی وەرچەرخاندا دەندرێ بۆ دروستبوونی کەسایەتی هەر تاکێک لە کۆمەڵگاش باش مامۆستا ژیار ئاستی شانۆی منداڵان ئێستا لە کوردستان چۆنی دەبینی شانۆی منداڵان تەنیا ئەوەیە کە زۆر جار لە سوشال مدیا یاخود لە کەناڵەکان دەیبینین کەسێک چەند منداڵێک لە خۆی کۆ دەکات و بەیەکەوە گۆرانی دەڵێن و چەند جوڵەیەک دەکەن هەر ئەمەیە تەواو بێگومان ئەوە نییە شانۆی منداڵان لە کوردستان ناتوانم بڵێم بوونی نییە هەیە بەڵام تا ئاستێکی زۆر لاوازە ئەوەش دەگەڕێنینەوە بۆ ئەوەی کەوا لە پەروەردە لە بواری پەروەردە دەبێ گرنگی زیاتری پێ بدرێ وەکو بابەتێکی زۆر ئەساسی سیر بکرێ چونکە ئێمە لە ڕێگەی شانۆوە دەتوانین هەموو ئەو بابەتە زانستیانی هەمانە بیگەێنین بابەتی پێداگۆجی کە ئەو ناونیشانەیە کە من بۆ تێنزی ماستەرەکەم هەڵم بژاردووە وشەی پێداگۆجی بەمانای میتۆدناسی دێ واتە بەکارهێنانی شێواز و میتۆدی جیاواز بۆ وانەوتنەوە کە شانۆ یەکێکە لەو میتۆدا ناسراوانی ئێستا کە لە هەموو وڵاتە پێشکەوتوەکان بەکاردەهێنرێ لە ڕێگەی شانۆی پۆل یان لە ڕێگەی شانۆی منداڵ دەتوانرێ هەموو ئەو لایەنە زانستیانەی کە مامۆستا هەیەی بیگێنێ بە قوتابی جا ئەو قوتابیە ئەو فێرخوازە لە چه ئاستێکە جیاوازی نییە بەڵام شانۆی منداڵان دەتوانێت کاریگەری تەواو بخاتە سەر بەرزکردنەوەی ئاستی پەروەردەی و ئاستی زانستی بۆیە ئەوەی تۆ باسی دەکەی لاوازە بەداخەوە بە هەوڵ و تێکۆشانی هەموو لایەک ئیشاڵڵا بەکارهێنانی و بەدەستێنانی ئەو بڕوانامانە بتوانین کاریگەری تەواو لەسەر شانۆی کوردی و بە تایبەت شانۆی منداڵان کە ئێمە بە خاڵی دەستپێکی دادەنین دروست بکەین بۆی بتوانین ئێمە ژۆک وڵاتە پێشکەوتوەکان هەم لایانی پەروەردەی هەم لایانی هونەری بەرەو ئاستێکی بەرزتر بەری بەڵێ قەت و ژیار وەک ئاماژەم پێکردوتم ئێوە سامانێکن بێگومان منداڵانیش لە وڵاتە سامانێکن کە ئەبێ بزانین ئەم سامانە چۆن دەخەیتە گەڕ چۆن سوودی لێوەرئەگرست ئێمە چەند ئەڵلقەیەک لەمەوە بەربوو میوانێکمان هەبوو کە کتێبی شانۆیی
دەقی شانۆیی منداڵانی دەنووسی و لێرە میوانداریمان کردمە بەمانای ئەوەیە کە ئێمە سەکویەکین لێرە بۆ چۆنەڵێ نواندن و نیشاندانی تواناکانی ئێوە بەڵام خودی خۆتان وەکو ئەم کەسانی کە پسپۆڕن چۆن هاوکاری لە بینی کەسێکی وەکو جەنابەت و ئەو بەڕێزەی دیکە کە میوان بوو لە لای ئێمە چەند کتێبێکی لەسەر شانۆی منداڵان کردبوو بۆی کە لە چالاکی قوتابخانەکان بەشداریان پێ بکەن چۆن ئێوە یەک ئەگرنەوە ئەو چالاکیانە ئەیکەن چییە بۆی ئەم سامانە زیاتر و زیاتر چۆن بڵێ دەوڵەمەندتر بڕاستە ئێمە لە چالاکی قوتابخانەکان من خۆم مامۆستای شانۆم لە بەڕێوەبەراتی چالاکی قوتابخانەکانی هەولێر کە سەر بە پەروەردەی گشتی هەولێرە لەوێ ئێمە بەردەوام خەریکی کاری شانۆی منداڵانین و جگەلەوەی کە ئەگەر ڤیستیڤاڵ و ئەگەر بۆ نەتایبەتەکانمان نەبێت ئێمە بە ڕۆژانە چەند هەفتەیەک سەردان لە سەردانی باخچەکانی منداڵان دەکەین سەردانی قوتابخانەکان دەکەین بۆیەکەوە منداڵی بەهرەمەندەست نیشان بکەین بۆ کە تواناکانیان بدۆزینەوە یارمەتیان بدەین بۆ ئەو بەهرانی کە لە خۆرسکی ئەواندا هەیە و بتوانین ئەکتەر یا خۆت وێنەکێش یاخود ئەو کەسانی کە گوێی مۆسیقییان هەیە ینی هوەر بە هەموو شێوە گشتەکان یارمەتیان بدەین و ڤیستیڤاڵیان بۆ بکەینەوە پێشنگایان بۆ دەکەینەوە کاری شانۆییان پێ دەکەین و بۆ دۆزینەوەی ئەو کەسانە ئێمە لە پەروەردەدا دەرچووی کۆلیژ و پەیمانگەی هونەرە جوانەکانمان زۆرە و لە قوتابخانەکان مامۆستان کۆنتاکتی ڕاستە خۆمان لەگەڵ یەکتری هەیە و پشتگیری ئەو کەسانش دەکەین کەوا بتوانن لە بواری منداڵان خزمەت بکەن بێگومان شتێکی زۆر زۆر باشە ئەوە بە تایبەتی نووسینی دەقی منداڵان کە زۆر زۆر وردە و زۆر کەس ناتوانێت خۆی لە قەرەی ئەو شتەی بدا بەڕاستی چونکە نووسین لە بواری منداڵاندا وەکو ئاماژەشم پێکرد وردیەکی زۆری دەبێت زۆر ڕێساوی یاسای پەروەردەیی هەیە کە دەبێت ڕەچاو بکرێ بۆ منداڵ بۆیە ئەمە خۆشحاڵ دەبین ئەگەر ئەو کەسانە کۆنتاکتێکی باشمان هەبێت یاخود ئەگەر لە دەرەوەی پەروەردەش بن بتوانین لەگەڵ یەکتری کاری هوەری بکەین لەبەرەوەی ئێمە لە چالاکی قوتابخانەکان هۆڵی شانۆشمان هەیە بەردەوام کار و نمایشی شانۆیمان هەیە بۆی ئەگەر هەر لایەنە ئەمەش دەست پێش خەربین بۆ ئەو شتە ئەمە بە ئەرچی خۆمان دەزانین و زۆر زۆر پێشمان خۆشە ئەمەستا ژیار دەبینین طبعاً بە خۆشحاڵیەوە لە ئێستادا چەند ساڵێکە 1-2 ساڵە شانۆ وەکو جگە لە نیشاندانی توانە هوەریەکە وەکو سەرچاوەیەکی باشی دارایش بۆ بەشێک لە هوەرمەندان و دەرهێنەران دەبینین هۆڵەکانی شانۆ پڕ دەبێ بە بلیتە بەڵام بۆچی دەرهێنەرانی شانۆ ئەو کەسانەی کە لە شانۆ کار دەکەن هەوڵیان نەداوە ئەم کارێک کە بۆ بابڵێن شانۆی گشتی دەکەن با وا ناوی لێ بنین بۆ شانۆی منداڵانیش بکەن ئەگەر لە ڕووە بزنسەکەشەوە سیر بکرێ ڕەنگە منداڵان بتوانن زیاتر کۆمەکی هوەرمەندان بکەن بیر لەمە نەکراوە ڕاستە ئەوەی ڕاستی بێت شانۆ لە هەولێر ینی بە جیاوازی لە ناوچەکانی تر تۆزێک سستی پێوە دیارە ئەوەش دەگەڕێتەوە بۆ چەند ینی چەند هۆکارێکی سەرەکی خۆی هەیەکەوە دەتوانن توێژەران لە ڕێگەی دەستنیشانکردنی کێشەکان و دۆزینەوەی ئامانجەکان بگەینە ئەو بازنەیەکەوە بۆچی شانۆ لەو شارەدا بە جیاواز لە شارەکانی تر تۆزێک بەرە و سستی و لاوازی دەچێت و ئەوەی کە تۆ باسی دەکەی بەلایەنە بزنسەکە زۆر زۆر گرنگی پێدەدرێ بەڵام لە لایەنی پەروەردەوە ئێمە تۆزێک لە هەندێک ڕێسا و یاسادا بەستراوینێتەوە ینی ناتوانین تۆزێک لەو شتە بزنس بکەین بەڵام ئەگەر بتوانین لە دەرەوەی کارەکانی خۆمان ینی وەکو کارێکی سربەخۆ بتوانین ئەوەش بەڕاستی کادیری پێشکەوتوی دەوێت ئەوەش کادیری بۆ نمونە دەرهێنەری بواری منداڵانی دەوێت نووسری بواری منداڵانی دەوێت لایەنە هوەریەکانی دەوێت لایەنە داراییەکانی دەوێت لایەنە بەڕێوەبەریەکەی دەوێت بۆیان ئیشکردن لەسەر ئەوە تەسەور دەکەم بەرەو چەند خۆناغێکی تری بیوێ بۆ ئەوی بگاتە ئەو ئاستەی کە ئێمە تموحمانە و کە ئێمە بەبەستمانە بەڵام ئەوەش ئەو ناگەێنێکەوە هیچ هەوڵێک بۆ ئەو شتە نەدراوە تەسەور دەکەم لە داهاتۆکی نزیکدا بتوانین کار لەسەر ئەو شتە بکەین بەڵام بۆ پشتگرتن بەو پرسیاری کە جەنابەت پێت گوتم وەزارەتی پەروەردە پلانێکی زۆر جوانی هەیە بۆ ویش ئەوەیە کە ئێستا من خۆم ئەنجامم لە بەشی پرۆگرامەکانی وەزارەتی پەروەردە بۆ دانانی پرۆگرام و میتۆدێکی تایبەت بە پەروەردەی هوەر بۆی بتوانین پەروەردەی هوەر لەلایەنە کۆمەڵایەتێکەوە ببینەوە ناو خەڵک بە خەڵکەکەی ئاشنا بکەینەوە وەک چۆن بڵێ ئاشتیان بکەینەوە ئەنجا دوایە بین لەلایەنەکان زیاتر ئیشی لەسەر بکەین و ئەوە هەنگاوێکی زۆر زۆر گرنگ دەبێت ئیشاڵڵە بۆ
بواری منداڵان و دەستپێکی ئەو بزنزە و ئەو لایانی کە تۆش باسی دەکەی ئیشاڵە لە داهاتوەچی نزیکدا جێبەجێدارین ببینین ئیشاڵە ئینشاءڵڵا خات و ژیار ئێستا جۆنە بەداماژت بۆ کرد کە بەڕێزت ئەندامی لە پرۆگرامەکانی خوێندن بەڵێ تا چەند هەوڵی ئەوەدەن کار بکەن چونکە هەر ناو قسەکانی خۆتانە ئاماژەتان بۆ کرد لە وانەی هوەرە لە وانەکانی کە با بڵین وانێکی پراکتیکین و جوڵەی تایە بۆ منداڵ زۆر جار لە وانەیە ئەگیرێت بۆ وانەیەکی دیکە مامۆستای بیرکاری دێت مامۆستای زمانی کوردی دێت تا چەند کار بۆ ئەوە ئەکەن ئەمە لە بەرچاوی قوتابی و لە بەرچاوی خودی مامۆستا و دەستەی بەڕێوبەرایەتی وانەیەکی تەواوەتی وەکو وانەکانی دیکە چونکە ئەگەر تا لە قوتابخانە ئەمە وەلاوە بنرێت ناتوانرێت کاری بۆ بکرێت چونکە دواتر هەر منداڵ لە ناوەندە پەروەردەیەکان ئەتوانێت دەستی بگا بەو شانی کە ئێوە یاخود ئێوە دەستان بگا بەو توانانی کە ڕاستە کارێکی زۆر زۆر جدی لەسەر ئەو شتە کراوە هەوڵی ئەومانداوە کە بە شەوانەی هونەر زیاد بکرێ وەجگە لەوە تا ئێستا لە بوارەکانی خوێندن لایەنە هونەریەکان پەرتەوازن بۆ نمونە مامۆستا کاتێک دەچێتە ژوورەوە لەبەرەوەی کە دەرچوانی کۆلیژ و پەیمانگەی هونەرە جوانەکان فرەلایەن نین یعنی فرەلایەن نین یەک بوارن بۆ نمونە کاتێک من دەرچووی بەشی شانۆم ناتوانم میوزیک و شێوەکاریەکە بڵێمەوە تەنیا گرنگی بە شانۆیەکە دەدەم یان ئەوەی کە دەرچووی میوزیکە یان شێوەکاریە بە هەمان شێوە ئێمە لە دانانی ئەو پرۆگرامە هەوڵمان داوە هەموو بابەتە هونەریەکان لە یەک بابەتدا کۆ بکەینەوە کە ناوی لێ بنین پەروەردەی هونەری لەو لایەنە لێرەدا منداڵ بەشدار دەبێت هەم لە وێنە کێشان هەم لە میوزیک هەم لە شانۆ بۆ ئەوەی هەر سێ لایەنی ئەو منداڵە دیاری بکرێ و لە چ لایەنێک هەست بکە مامۆستا کە زۆر سەرکەوتووە زیاتر گرنگی بەو لایەنە بدە و زۆر گرنگە ینی هەموو ئەندامان تەکید لەسەر ئەوە دەکەینەوە کە بە شەوانەی هونەر پەروەردەی هونەر زیاد بکرێ و هەوڵێکی زۆر جدین ئیشاڵە بۆ داهاتوەکی زۆر نزیک ئەو پرۆگرامە دەچێتە ناو پرۆگرامەکانی خوێندن کەوە ینی شتێکی زۆر زۆر باشە بۆ وەزارەتی پەروەردە و بۆ هەموو منداڵانی کوردستان کەوا بتوانن ئەو لایەنە دیاری بکەن و ئاستی هونەریش بەرز بێتەوە باشە خات و ژیار ئێستا زۆربەی کێشەی دایک و باوکان ئەم ئایپات و مۆبایل و ئامێرە زیرەکانەیە لەگەڵ منداڵەکانیان تا چەند هونەر لەناو هونەریش با بڵێن شانۆ دەتوانێت ببێتە هۆکارێک لەم سەردەمی تەکنەلۆژیا و خۆگرتنی منداڵان بەم ئامێرە زیرەکانە تۆزێک دووریان بخاتەوە و ئەم منداڵانە کەشێکی باشتریان بۆ دروست بکە هەم لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە شانۆ دەتوانێت ئەمە بکات بە بڕوایتەوە کۆنفۆشۆس وتەیەکی زۆر جوانی هەیە لەسەر شانۆ لەسەر بەشداریکردن لەسەر چالاکی دەڵێم پێم بڵێ لەوانەیە بیرم بچێتەوە نیشانم بدە ڕەنگە بیرم بمینێ بەشداریم پێ بکە هەرگیز بیرم ناچێتەوە بەمانای ئەوە دێکەوە منداڵ کاتێک بەشداری لە هەر چالاکیەک دەکات وزە و تااقەتی ئەرێنی زۆر باش دەردەخات و شانۆ بە تایبەت لەبەرەوەی کە پڕە لە چالاکی پڕە لەوەی کەوا وزەی منداڵ بەگەڕ بخات کاریگەریەکی ڕاستە و خۆی زۆر گرنگی لەسەر ئەوە دەبێت کەوا منداڵ بتوانێت لایەنە باش و خراپیەکانی هەر شتێک هەڵبژێرێت کەوا لە بەرامبەرەتی جا بە تایبەت کە باسی ئایپادت کرد ئێمە هەوڵمان داوە لە ڕێگەی شانۆی بووکەڵەوە و لە ڕێگەی چەندین سمینار و لە ڕێگەی چەندین شانۆی منداڵانەوە بەردەوام ئەوانە لە قوتابخانەکان پێشکەش دەکەین بۆ منداڵان هەتا لە بەخچەی ساوایان دەست پێ دەکەین تاوەکو قوتابخانەکانیش هەفتانە نمایش بۆ منداڵەکان دەکەین و هەوڵی ئەوە دەدەین لەو جەنجاڵیەی کە ئێستا لە تەکنەلۆژیا و لە ئایپات هەیە دووریان بخەینەوە بەڵام لە کۆتاییدا ئەوە تەنیا بە ئێمە ناکرێ وەکو هونێرمەند وەکو شانۆکار وەکو مامۆستا دەبێت دەستێکی باڵای دایک و باوکان لە ژینگەی ماڵەوە لەگەڵمان بن چونکە کاریگەریەکی تەواو چۆن بڵێ ئەگەر بەشەکەی ڕۆژەکەی بکەینە دوو بەشێکی تەواو لە ماڵەوەن بۆیە دەبێت ئەوانیش پاڵپشتمان بن بۆ ئەو شتە و کەسایەتیان خۆڕاگر بێ و بتوانن کاریگەری تەواو بخەنە سەر منداڵەکانیان بۆ ئەوەی زۆر زۆر ئایپاد و مۆبایل بەکاردەهێنن و ئێمە لەلایەن خۆمانەوە وەکو شانۆکاران وەکو نمایشی شانۆی منداڵان زۆر زۆر هەوڵی ئەو شتەمان داوە دەیان بەرهەممان هەیە لەسەر خراپ بەکارهێنانی ئایپاد و تەکنەلۆژیەکان بۆ تەمە ئەو تەمەنە منداڵانی کە هەیە زۆر چاکە
هەر لە قسەکانی خودی جەنابەتەوە کە وەڵامە دەیتەوە دیسانەوە پرسیاری دیکە دروستە بێتەوە بۆ خۆتان ئاماژەتان بۆ کرد کە منداڵ وەکو ئسفنج وایە بیخەرەناو هەر شلەیەکەوە کە بیگوشیتەوە هەمان شلە دەرئەداتەوە ئەجا هەر ئەو وتەیش کە ئاماژەت پێ کرد بەشداریم پێ بکە بە بیرم نەچێتەوە تا چەند هەوڵەدەن گروپێکی شانۆی منداڵانی کوردستان هەبێت لەگەڵ چەند گروپی شانۆی منداڵانی وڵاتانی دەرەوە بەشداریان پێ بکەن هەم پردێکی پەیوەندی لە نێوانیان دروست بێت هەم منداڵانی کورد ئەوەی کە ئەیبینن لە ئەزمون لەلای ئەوان بیریان نەچێتەوە ڕاستە لە هەموو بوارەکانی شانۆدا ئەوە زۆر گرینگە گۆڕینەوەی ڕاو بۆ چوون شارەزابوون بە کولتوری وڵاتانی تر تا ڕادەیەکی زۆر لەگەڵیم و تا ڕادەیەکیش لەگەڵی نیم بەڵام ئەو یارمەتیدان و ئەو پەیوەندی کە تۆ باسی دەکەی زۆر گرینگە و چەندین هەمانە گروپی شانۆی منداڵانمان هەیە بەڵێ گروپی شانۆی منداڵانمان هەیە چالاکیشن و بەرهەمیان زۆرە بەڵام لە کۆتایی دێمەوە سەر هەمان خاڵ پشتگیریکردنی گروپێکی شانۆی منداڵان کە بۆ ناوەوەی هەرێمیش تۆزێک ڕێکاری یاسایی وای دەوێ کە ئێستا لەو بووە لە زروفی ئێستای کوردستاندا ئەو شتە تۆزێک زەحمەتە و ئەگەر باس لە ئەوەی بکەین کەوا پەیوەندیان لەگەڵ دەرەوە هەبێ ئەو تۆزێک زەحمەتتر دەبێت لەبەرەوەی پێویستی بە ڕێسا و یاسا هەیە و جگەلەوە زۆر شت هەیە لە وڵاتە دەتبەستێتەوە باشە خۆ ئەتوانین لەلایەکی ترەوە ئێمە لە کوردستان دەبینین کە چەندەها فستیڤاڵەکرێت هونەرمەندانی وڵاتانی بیانی دێنە کوردستان ئەمە جارێکی تر بۆ ناساندنی کوردستان ئەتوانین بڵین دەرفەتە ئەی هەوڵی ئەوە نەدراوە کە لەوێەوە بانک هێشتی ئەو گروپانە بکرێت و فستیڤاڵێکی وا لە کوردستان ڕێک بخرێت با هیچ نەبێت جارە هەر لە وڵاتانی دراوسێ بۆ نمونە دەست پێ بکەین یان لە پارچەکانی دیکەی کوردستان دەست پێ بکەین گروپی ئەوان بێنینە ئێرە لێرە فستیڤاڵ سازدەهی بیرۆکێکتان لەو شێوەیە ساڵانە هەمان بووە لە چالاکی قوتابخانەکان چەند ساڵێک پێش ئێستا فستیڤاڵی ئۆپەرێتمان هەبوو کەوا لەسەر ئاستی کوردستان بوو و هەموو ئەو شارانی دەوروبەرتەیدا بەشدار بوون بەڵام لە ئێستادا فستیڤاڵی شانۆی گەورانمان نییە چجا فستیڤاڵی شانۆی منداڵان وەل بە پێچەوانەوە دەبێت ئێمە لە منداڵانەوە دەست پێ بکەین بەڵام وەکو بڵێ چۆن شانۆی گەوران بەڕێوەبەرایەتی هەیە و وەزارەتی ڕۆشنبیری هەیە بەڵام وەکو گوتم لەبەر ئەو بارە سەختەی ئێستای کە کوردستان تێدەین لەبەرەوەی سازدانی فستیڤاڵش ئاوە ئاسان نییە بۆ نمونە چەندین شتی دەوێت کە بۆی دابین بکەیت هۆڵی شانۆی دەوێت کە بەداخەوە ئێمە لە هەولێر هۆڵێکی تایبەتمان نییە تایبەت بێ بە شانۆ هۆڵی گەلمان هەبوو کە ئەوی شتێک دراوە تا ئێستا چاک نەکراوەتەوە کە ئەوە جێی داخە بۆ هەموو هونەرمەندان بۆ هەموو شانۆکاران کەوا پایتەختی هەرێمی کوردستان هۆڵێکی گونجاوی تایبەت بە شانۆی نییە تێیدا نمایش بکرێ بۆیە ئەوانە تۆزێک دەست بەستوود دەکا لەوەی کەوا ئیش بکەیت لەوەی کەوا پێشکەوی وەلو ئێمە وەکو شانۆکاران وەکو هونەرمەندان بۆ شتانە سارد نابینەوە درێخی ناکەین بەپێی ئەو توانە و ئەو بوارانی کە لەبەردەستمانە هەوڵ دەدەین بەڵام نەبوونی هۆڵ بۆ ئێمە وەکو ئەوەیە هونەرمەندان ماڵیان نەبێ شانۆکاریان ماڵیان نەبێت بەڵام لەگەڵ ئەوەشدا هەوڵی ئەوە دەدرێتەوە فستیڤاڵ بکرێ ئەوەشیان دەبەسترێتەوە بەلایانی دارایی ئەو وڵاتەوە بە خۆشحاڵ دەبین ئەگەر ساڵانە چەندین فستیڤاڵی شانۆی منداڵان و شانۆی گەورانی شەبێ بە تەکید ئەمە زۆرمان پێ خۆش دەبێ و دەتوانم بڵێم ئێمە وەکو شانۆکاران و هونەرمەندان خۆبەخشانە ئیش بۆ ئەو شتە دەکەین ئەگەر هەبێت بەڵام ئەو شتە تۆزێک سەرویمەوەیە و دەبێت زیاتر ئیشی لەسەر بکرێت باشە ناونیشانی ماستەرنامەکەی بەڕێزت مامۆستا ژیار چۆنەتی ئامادەکردن و نووسینی باشترین تێکست بۆ شانۆی منداڵان لە ڕابردوو ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو لە گۆڤارەکان گۆڤاری تایبەت بە منداڵان هەبووە لە سەرەتایەکانی ئەدەبیاتی کوردی باڵێن لە ساڵی 1920ەکانەوە دەقی تایبەت بە منداڵان ئەو کاتە نووسراوە ناپێم وایە تۆزێک سەرترە 20ەکان هەندێک سەرترە با مبالغەی تێدا نەبێ بۆچی ئێستا ئێمە ناتوانین دقێکی باشمانە بێت تۆ لە ماستەرنامەکەت چۆن ڕێگە چارت دۆزیوەتەوە باسی چارە سەرت کردووە؟ بەڵێ ناونیشانی ماستەرنامەکەی من بە ناوی ئەرچی پێداگۆجی نوێ لە نمایشی شانۆی منداڵانە لە نمایشی شانۆی منداڵان هەوڵم داوە شانۆ بکەمە
ڕێنیشاندەرێک بۆ مامۆستا بۆ ئەوەی شێواز و میتۆدی جیاواز لە پۆلدا بەکاربێنێ هەم بۆ وانەی هوەر هەم بۆ هەموو وانەکانی تر کە بتوانێت شانۆ بکاتە سەکۆیەک بۆ گەیاندنی هەموو ئەو زانیاری و ئەو بابەتانی کە هەیەی چونکە بڵێ و نەڵێ ڕاستەوخۆ و ناڕاستەخۆ مامۆستا ئەکتەرە کاتێک ڕۆڵ دەجێڕێ کاتێک ئەو پەیام و ئەو زانست و زانیاری پێەیە دەیگەێنێت بۆ قوتابی ئەکتەرێکە بۆ خۆی کەواتە مامۆستا پێویستی بەوەیە کە چەندین سکێڵ و چەندین لایانی بەرەو پێشچوونی خۆی هەبێت لە بوارە جیاوازەکانی وەکو دەنگ وەکو جەستا وەکو لایانی ڕۆشنبیری کە زۆر گرینگە بۆ مامۆستا کە بتوانێت بەردەوام بێت لەگەڵ بەرەو پێشچوونی سەردەم پێداگۆجی وەکو ئاماژەم پێکرد بە مانای میتۆد ناسیدێ کە وشەیەکی یۆنانیە ئەو وشەیە لە دوو بڕگە پێکاتووە پێدا واتە منداڵ گۆگی یان گۆجی لە سەردەمی یۆنانیەکان بۆ کۆیلەیە دەوترا کە ڕێنمایی منداڵی دەکرد دەیبرد بۆ قوتابخانە و دەیگەڕاندەوە و لەگەڵ ئەوەشدا لە پاڵ ئەوەش فێرە چەندین لایانی پەروەردەیی وەکو هەڵسوکەوتی دەکرد بپی بەرەو پێشچوونی سەردەم پێداگۆجی گۆڕانکاری بەسەردێ کە ئێستا بەلایانی پەروەردەکاران یاخود بەکارهێنانی میتۆدی جیاواز شێوازی جیاواز بۆ کارکردن لەسەر تاک بە تاکی هەموو ئەو فێرخوازانەی کە لە پۆلدا هەن ینی ئەگەر سەرنج بدەین لە پێشووتر مامۆستا بە یەک شێوازوانەی دەوتەوە و ئیتر منداڵی وا هەبوو فێرخوازی وا هەبوو تێی نەدەگەیشت بەڵام ئێستا شێواز و میتۆدی جیاواز لە پێداگۆجی بەکاردەهێنرێ بۆ ئەوەی کاریگەری بخرێتە سەر ئەوەی کە توانا و ئاستی ئەو منداڵە لە تێگەیشتندا چەندە منداڵی وهەیە بە چالاکی تێدەگا منداڵی وهەیە بە وێنە کێشان دەری دەبڕێ منداڵی وهەیە لە ڕێگەی میوزیکەوە دەتوانێت منداڵی وایە لە ڕێگەی ماتماتیکەوە دەتوانێت ینی پێداگۆجی کۆکردنەوەی هەموو بوارە جیاوازەکانە لە توانای و لەو سکێڵانی کە لە ناو فێرخوازدا هەیە بتوانێتەوە لە ڕێگەی مامۆسای پێداگۆگەوە ئەو بوارانە جێبەجێ بکرێ بەنسبەت لایانی دەقی منداڵان نووسری دەقی منداڵانمان زۆر کەمە وەکو گوتم ناتوانین بڵین نییە و دەقی منداڵانیشمان هەیە بەڵام بۆ ئیشکردن لەسەر بواری منداڵان دووپاتی ئەوە دەکەمەوە کەوا هەموو نووسەرێک نەتوانێت خۆی لە قەرەی نووسینی شانۆی منداڵان بدایان دەقی منداڵان بدا بەگشتی لەبەرەوەی ئەوەی کە زۆر گرینگە لایەنی دەرونی لایانی پەروەردەیی چەندین لایانی ئەکادیمی ترەیەکەوە کار لەسەر منداڵ دەکا بە تایبەت لە ئێستادا ئەگەر دیقەت بدەین لە مێژوودا زۆر گرنگی بە لایانی دەرونی منداڵ نەدەدرا بۆیە زۆر دەق و زۆر کتێب و زۆر ڕێنمایی پێشووتر هەیە کە ئێستا بەکار ناهێنرێ لەبەرەوەی ئەو لایەنانی تێدا بەرجەستە نەکراوە تێدا جێبەجێ نەکراوە بۆیە زۆر گرینگە کار لەسەر ئەو شتانە بکرێ و بۆ نەبوونی ئەو دەقانش ئەمن بۆ ئەو هۆکارانە دەگەڕێنمەوە کەوە زۆر نووسەر نەتوانێ خۆی لە قەرەی نووسینی شانۆی منداڵان بدە بەڵام هەشمانە وەکو نووسەر زۆر چاکە کات و ژیار ئەوەی کە لەلایەن ئێمەوە ئەکرێت و کوڕاگەاندن کار هەوڵی ئەوەمان داوە کە لە پرۆگراممان زۆر جێگا بۆ بابەتی منداڵان بکەینەوە لە شانۆی منداڵان لە ئەو هۆنراوانی کە بۆ منداڵان نووسرێت لە چیرۆک بۆ منداڵان بەرگشتی باسی ئەدەبیاتی منداڵان ئێمە هەڵمادا لێرە سەکۆیەک بووین بۆ ئەوەی کە کەسانی بەهرەمەندی وەکو ئێوە بێنین لێرە باسی معاناتی خۆشیان بکەن باسی و کەم و کوڕیانە بکەن کە لە بوارەکەی ئەوانە هەیە بەڵکو لێرەوە بگاتە لایەنی پەیوەندیدار وەگوێبیست بن ئێمە بە ئەرکی خۆمان هەستاوین هیوادارین لایەنی پەیوەندیداریش بە ئەرکی خۆی هەستێت و ڕۆژێک بێت لێرە میوانداری جەنابەت بکەین کە فستیڤاڵێکی گەورەی شانۆیی منداڵان بەڕێوە چووە لە هەرێمی کوردستان تەختەیەکی شانۆی زۆر باش بۆ شانۆکاران ئەنجام دراوە و لێرە باس لە چۆنەتی بەڕێوەبردننی فستیڤاڵەکە بکەین ئێمە سپاس دەکەین ئەم بەیانیە لەگەڵ زۆر سپاس مامۆستا ژیار بێگومان جێگەی خۆشحاڵیە هەندێک جار کە ڕەنگە بێهیوایی ببینی لە بابەتێک لە بوارێک بەڵام کە کەسانی پسپۆڕ و شارەزا و لێزان دەبینی لە بوارە هێشتا ماون قسە دەکەن خەریکن چارەسەر دەدۆزنەوە بەرەو باش بردننی بوارەکە ئەمە جێگای خۆشحاڵیە هەز دەکەی توروسکای یەکێشتان ماوە دەکرێت باشتر بکرێت ئەوش لار نەکەین ئێمە دەستبەردار نابین ئەو کەسە پسپۆرانە هەر لێرە میوانداریەکەینە تا ئەگەین دەستبەردار نابین و پێتان دەڵێن ئەوە سەرەتایەکە ینی نەک بێهیوا نابین بەڵکو ئێمە لە ئێستاوە بە گروتینترین لە ئێستاوە هەوڵی ئەوە دەدەین زیاتر بینە ناو ئەو بوارێک کە هەیە
بۆیە ئیشاڵە کە ئێوەی دێڵێن و کە ئەوەی ئێمەش تموحمانە بە بەرە و زۆرتر و بەرە و باشتر دەی زۆر سپاس هیوادارین ئەم بەرهەمەکە ببینین